دادگاکان پڕبوون لە دۆسیەکانی جیابوونەوەی ژن و مێرد. ڕێژەی جیابوونەوە لەم ساڵانەی دوایدا بەرەو زیادبوون دەچێت. لە بەرامبەریشدا پرۆسەی هاوسەرگیری زۆر نییە. بارودۆخی دارایی و تەکنۆلۆجیا بەشێکی هۆکارەکانی جیابوونەوەیە. ئەوانەیشە زیاتر کە پرۆسەی جیابوونەوە کەنوانە زیاتر و کەساننکەوە بڵێن گەنجن و بڵێ لەم وەزعات زیاتر لە ساڵی 2023 بەم لاوە زیاتر ڕێژەی تەلاقدان زۆر بووە. هەمیش دیارە هۆکارەکە گەڕێتەوە بۆ ئەوەی کە وەزعی داری وەزعی مالی و ئەوانیان باش نییە، ناگونجێن. زەواجەکانی تقریبان توان بڵێم زەواجێکی سەلیم نییە لە ڕێگای ئینتەرنێتە و لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەنجامەدرێ، بۆیە زەواجیش هەیە بەڵام بۆ ڕێژەیە نیەکەوە تەلاقەیە. بە حکمە ئیش و کارەکان خۆمان تو سێرەکەی ڕۆژانە دوان و یەکێک و ڕۆژوایە سیان ڕۆژوایە چوار ئیتر ئەمە کە سکاڵە ئەنووسن یان داوای جیابوونەوەکەن ئەمە هەمووی ئەگەیت ئەو مەرحەلە کە جیابوونەوە ئەوەمە ئیشوکاری ئێمەنێ ئیشوکاری دادگای. جگە لەو کەیسانەی لە دادگادا بە بڕیاری جیابوونەوەی هەمیشەیی ژن و مێرد یەکلا دەبنەوە کێشەکان زیاترن، بەڵام هەندێکیان پێشوەختە بە قسەی خێری دەوروبەر دەگەنە ڕێککەوتن. ڕێکخراوەکانی ژنان لەو بارەیەوە ڕۆڵیان هەبووە. وە توانیمانە چەندین کێشە نێڵین بگاتە دادگا و بێتە هۆکاری جیابوونەوەیان، خێزانەکان پێکبێنینەوە و بیانگەڕێننەوە لانەکانی خۆیان. سەرەڕای ئەوەیش بەهۆی قەیرانی دارایی و بارودۆخی نالەباری هەرێمی کوردستان ڕێژەی تەلاق زیادی کردووە و ئێمە بەردەوام هەڵمان داوە ژنان و پیاوانی شۆشیار بکەینەوە لەوەی کە بتوانن خێزانەکانیان پێکبێننەوە. ساڵی ڕابردوو لە سنووری پارێزگای سلێمانیدا 15025 گرێبەستی هاوسەرگیری تۆمار کراوە، بەڵام 3600 حاڵەتی جیاوونەوەش لە دادگادا بڕیاری لەسەر دراوە. ئەم هاوکێشەی بەرزبوونەوەی ڕێژەی جیاوونەوەیە هەڕەشەیە بۆ شیرێزەی کۆمەڵگا. هەتا زوو چارە بکرێت درەنگە. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.